Circa
ئاماژەی لە هەردوو لاتانەکەم و لەو تیپانش کە بەشدار بوون ئێمە وەکو زانکۆ بەڕاستی گرنگی بە هەموو بوارەکانین ڕاستە خوێندن لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ئاسێکی زۆر بەرزایە تەنانەت وەزارەتی خوێندنی باڵاتوێنی لاسی ئەو حەقیقەتە ئەزانێ کۆڵێنی وەزارەت کە کراوە بۆ زانکۆ ئەو ڕاستیە زانێ خۆشتان لە ناو زانکۆیە ئەوە هەندێکتان 4 ساڵ هەندێکتان 3 ساڵ ناو زانکۆیان ئەوەی کە ئێمە زۆر مەبەستمانە لە پاڵ ئەم پرۆسەیە هەر خاوەنی زانکۆش بەو شێوەیە جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخی هەر بەو شێوەیە ئاراستەی ستافی زانکۆی کردووە کە ئەم گەنجانە لە ناو زانکۆیە پێویستە ئەو تاقەی هەیەیان ئیستثمار بێ ئەو تاقەی هەیەیان ئیسفادەی لێ بکەین ئێمە زۆر خۆشحاڵە بین کە لە باڵ پرۆسەی خوێندنە ئێمە ئەنجومەنی زانکۆیان بەجێش لەبەر خاتری ئێوە بۆ ئەوەی لە نزیکەوانە پیرۆزبایی لە هەمووتان بکەین بۆ ئێمە گرنگ نییە چی باتۆی چی دڵ خاصن ئەمڕۆ هەر زۆر مهمە چونکە دوای براوە و دوڕاو هەر یەکشتە لەبەرەوە فەرقی نییە هەموو زانکۆ ژەرعەینە شتە لەبەرەوە ئێمە هەم دەستخۆشیتان لێکم بە ناوی ئەندامانی ئەنجومەنی زانکۆ بەڕێزان یاردەرانی سەرۆک بەڕێزان ڕاگرێت بەڕێزەکان هەم پیرۆزبای لە کاکتۆر ڕۆفەکەین کە بەڕاستی 2 ساڵە چاوەڕێ ئەم سەرکەوتنیە 2 ساڵ و 3 ساڵ بەدەستی هێنا بۆ خۆمان ئێمەش حەزەکەم بزانم زۆر ئیتمان بە وەرزشین ڕاستە کاکتۆرە وڵایەن لە وەرزشات تۆزە باش نەبێ بەس هەوڵەیە چونکە یازان نەبوو کاتی خۆی من وەکوەوە یازام کاتی خۆی لە زانکۆیە لا یازانە باشەکانیش بوو مەگەر بۆ تاریخی شای سینەمایی باش بوو لەبەرەوە زۆرم پێخۆشە تەشجیعی ئێوە بکەم بەڕاستی لە زانکۆیە من خۆم کە تەلەبەی کولی علوم بووم یەکێکم لە ئەسڵەن کاپی تیپەکە بوو لەبەرەوە دائیمەن پێم خۆش بووە لە پاڵ پرۆسەی خوێندنای سەمامۆستای زانکۆم ئیحتیمامیش بە وەشەکەیەوە ئێمە کاتی خۆی فرسەت کراوە بوو تەنانەت ئەچوین لەگەڵ جامعەکانی بەغا ئەوانە یاریمانە کرد من بۆ خۆم بەشداریم کردووە لە تۆپی پێ بەشداریم کرد لە بالا بەشداریم کرد لە ساحە و مەیدان لەبەرەوە ئەم تەمەنەی ئێوەی سە زۆر باشە بتوانین ئیسفادە لە تاقاتی خۆتان بکەن ئەم کارش لەلایەن زانکۆوانێ و عەرزکردن هەم بەڕێز خاوەنی زانکۆ جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخی زۆر ئیتیمای پێ خۆشی بەڕێزی لەگەڵ وەرشە زۆر ئاشنایە یعنی بە ڕۆژانە منەزانم وەرشەکە خۆشی لەبەرەوە باوکی من ئێمە وەرزش بواری ڕۆشنبیری بواری کولتوری بواری هونەری دائیمەن گرنگیمان پیاوە هەر ئەمڕۆ وەفدێکی وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێم لامان بوون یەکێک لە شتەکان کە باسمان لێ کرد دەستنووسەکانی میلەتی ئێمەیە ئەو دەستنووسانەکە ئێمە هەمانە موشی ئەم میلەتەیە بتوانین ئێمە و وەزارەتی ئەوقاف زین بکەینەوە چونکە بێرنەوە بۆ تاریخێکی زۆر نزیکی میلەتەکەمان زۆربەی شاعیران و زۆربەی نووسەرانمان خەڵکانێ بوون کە بەڕاستی توانیوانە خزمەتێکی گەورە بکەن لە بوارە ئەدەبیەکانە لە بوارە وێژەیەکانە لەبەرەوە هەموو بوارەکان بۆ ئێمە گرنگە ئەمڕۆ میلەتیان پێویستی بە هەموو بوارەکانە لە پاڵ پرۆسەی علما لە پاڵ پرۆسەی فێرکردنە هەموو بوارەکانی تر بە تایبەتی لەم فێ عمرێ ئێمە زۆر خۆشحاڵە بین ئینشاءڵڵا بەشداری ژەبن لە ئەو خولانەی کاکێتەوە لەسەر ئاستی زانکۆکان و نەتیجەی باشێژن یێنن ئێمە زۆر خۆشحاڵین زۆر سوپاسانەکەین دەستان خۆش بێ هەموو لای ئێمە براون و ئینشاءڵڵا بە هەمومان بتوانین ئەو مەشغەڵە زانستی و ئەکادیمی لە زانکۆڵمان کردو احتفاظی بکەین دەستخۆشیش لە مامۆستای حیاکەم بەڕاستی زۆر هەوڵی داوە ستافی ڕاگەاندن زۆر هەوڵیان داوە ئەو بەڕێزانە ماندوو بوون ئەو بەڕێزانی ترەوە ماندوو بوون بەڕێز دادوەر و ئەوانە هەموو ماندوو بوون دەستخۆشی لە هەموو لایەکەین ئینشاءڵڵا بە هەموو لایەک بتوانین کاری بکەین سوپاسانەکەین زۆر سوپاس سەرکەوتی باوکی من سەرچاو
Hey,